بەشێک لە هێزەکەی پێشمەرگە گەیشتە ناو کۆبانێ و فڕۆکە جەنگەکانی ئەمریکاش بەردەوامن لە بەردومانکردنی مۆڵگەکانی داعش لە دەوروبەری کۆبانێ. شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگە و داعش لە جەلەولا و سەعدیە ڕوویدا. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن شەڕەکە قورس بوو و چەکدارێکی زۆری داعش تێیدا بەشداریان کردووە. یەکێتی و گۆڕان لیژنەیەکی باڵا پێک دەهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوانیان و بەڕیارە یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانیش بەو لیژنەیە بسپێردرێت. سڵاوتان لێبێ درێژەی هەواڵەکان لە کەناڵی ئەنارتیەوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند بەشێک لە هێزەکەی پێشمەرگەی هەرێمی کوردستان گەیشتونەتە ناو شاری کۆبانێ. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند دوانیۆڕۆی دوێنێ بەشێک لە هێزەکانی پێشمەرگە کە ژمارەیان 10 کەس بووە و گەیشتونەتە ناو شاری کۆبانێ و چاڕوانیش دەکرێت پێشمەرگەکانی دیکەش خۆیان بگەین ناو کۆبانێ. ئەوکات ئاژانسی هاوارنیوزی نزیک لە پەیەدە شوێڕای پشتڕاستکردنەوەی هەواڵەکە وێنەی ئەو پێشمەرگانەشی بڵاو کردوتەوە کە لەلایەن شەڕڤانانی یەپەگە و یەپەژەوە پێشوازیان لێ دەکرێت. لە لایەکی ترەوە نێردراوی NRT لە سنووری کۆبانێ ڕایگەیان هێزەکەی پێشمەرگە شارۆچکەی پێرسووسیان لەسەر سنووری کۆبانێ جێهێشتووە و هێزەکانی پۆلیسی تورکیاش بڵاوەیان بەو خەڵکە کردووە کە بۆ پێشوازی لە پێشمەرگە لە سەر سنووری کۆبانێ کۆبووبوونەوە. لە ڕووی مەیدانیەوە شەڕ و پێکدادانی نێوان شەڕڤانانی یەکینەکانی پاراستنی گەلیە بەگە و چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش لە کۆبانێ بەردەوامە. دوێنێش فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان بردومانی مۆڵگەکانی داعشیان لە کۆبانێ کرد. ئەیاز کەرەم نێردراوی NRT لە سەر سنووری کۆبانێ ڕایگەیان شەڕڤانانی یەپەگە لە باشووری کۆبانێ گەماروی ماڵێکیاندا بوو کە 4 چەکداری داعش خۆیان تێدا حەشاردا بوو. وتیشی پاش 2 کاتژمێر شەڕ و پێکدادان لەگەڵ ئەو چەکدارانە شەڕڤانانی یەپەگە توانیویانە ئەو 4 چەکدارە بکوژن. ئاماژەی بۆشدا سەر لە ئێوارەی دوێنێ بۆ جارێکی تر فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان با چڕی بردومانی مۆڵگەکانی چەکدارانی داعشیان کردووە. هەر سەبارەت بە کۆبانێ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ لەسەر داوای پەیەدە بووە و دەشڵێت ئەگەر داوا بکەن هەرێمی کوردستان ئامادەیە هێزی زیاتر ڕەوانەی کۆبانێ و خۆر ئاوای کوردستان بکات. بارزانی لە بارەی ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا ڕایگەیاند جێگای شانازیە لە ئێستادا کورد لە خۆر ئاوای کوردستان و هەرێمی کوردستان قارەمانانە بەرگری لە خۆی دەکات و چەکدارانی داعشیان تووشی شکست و داڕمان کردووە و ڕاشگەیان ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ ئەرکێکی نەتەوەیی هەرێمی کوردستان بوو. بارزانی ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو هێزەی ڕەوانەی کۆبانێ کراوە تەنها هێزێکی پاڵپشتی و دابینکردنی ئاگرە و ئەویش لەسەر داوای پێدە بووە چونکە پێدە خۆی داوای کردووە پێویستیان بە هێزی شەڕکەری پێشمەرگە نییە و تەنها پێویستیان بە هێزێکی پشتیوانی هەیە. بارزانی جەختیشی کردوتەوە ئەگەر پێدە داوا بکات و بارودۆخی مەیدانیش پێویست بکات هەرێم ئامادەیە هێزی زیاتر ڕەوانەی کۆبانێ و خۆر ئاوای کوردستان بکات. ڕوونیشی کردوتەوە ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ بەبێ ڕەزامەندی تورکیا و هەوڵەکانی ئەمریکا ممکن نەبوو. دەشڵێت تورکیا دوای چەندین کۆبوونەوەی 2 قۆڵی و 3 قۆڵی نێوان بەرپرسانی هەرێم و ئەمریکا و تورکیا ڕازی بووە بەوەی پێشمەرگە بە خاکی وڵاتەکەیدا واتە تورکیا بچێتە کۆبانێ. کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستی خۆی لە بارەی چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ ئاشکرا کرد و ڕایگەیان نابێت بە بیانووی هاوکاریکردنی کۆبانێ ڕێگە بۆ دەستێوەردانی دەرەکی لە سووریا خۆش بکرێت. ماڵپەڕی فەرمی ئیرنای ئێران لە زاری حسێن ئەمیر عەبدوڵایان جێگیری وەزیری دەرەوەی ئێران بۆ کاروباری ئەفریقا وڵاتانی عەرەبی بڵاوی کردەوە وڵاتەکەی پێشتر بەهۆی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ هۆشداریدا بوو. وتیشی کۆمەڵێک هێز لە ناوچەکە بە دوای دابەشکردنی وڵاتی سووریاون. ڕاشگەیاند ئەمریکا هەموو یاسا نێودەوڵەتیەکانی پێشێل کردووە و جیاتیکردنی داعشی کردوتە بیانوویەک بۆ دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە. جێگیری وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی بۆش داوە خەڵکی سووریا ڕێگە بە دەستێوەردانی دەرەکی لە وڵاتەکەیان نادەن. جەختیشی کردەوە ئێران بە تەواوی پشتگیری لە حکوومەت و یەکپارچەیی سووریا دەکات و دژی دەستێوەردانی دەرەکیە لە وڵاتەدا.
دینەوە باشووری کوردستان و شەڕ و پێکدادان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارەکانی داعش لە بەرەکانی جەلەولا و سەعدیە ڕوویدا و فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن شەڕێکی قورس بووە و چەکدارێکی زۆری داعش بەشداریان تێدا کردووە. محمود سەنگاوی فەرماندەی میحوەری گەرمەسێر ڕایگەیاند پێشمەرگە بەبێ پشتیوانی دەرەکی بە تەنها ئەو ناوچانە دەپارێزن و دەشڵێت هێشتا کاتی کۆنتڕۆڵکردنەوەی جەلەولا نەهاتووە. هێرشی چەکدارەکانی داعش بۆ سەر خاڵە سەربازیەکانی هێزی پێشمەرگە لە ناحەی جەلەولا و سەعدێ بەردەوامە و دوایین هێرشیشیان نیوە شەوی پێنجشەممە بوو. بە پێیوتەی فەرماندە سەربازیەکانی سنوورەکە بربڵاوترین و سەختترین هێرشی داعش بووە لە ماوەی ڕابردوودا و تێیدا ژمارەیەکی زۆر چەکداریان بەشداریان لە شەڕەکەدا کردووە. ئەمە لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا فەرماندەکانی هێزی پێشمەرگە لە سنوورەکە ڕایانگەیان چەکدارەکانی داعش لە ناوچەکە لە ڕووی سەربازیەوە بە تەواوی لاواز بوون. ئەوەی زانی بێتمان هەشت کوژراویان هەیە جگە لە برینارێکی زۆر و خەسارەتی زۆریان بەرکەوتووە و بەداخەوە ئێمەش دوو پێشمەرگەمان شەهید بوو و کۆمەڵی برینارمان هەیە بەڵام یەک بریناریان بە معنای کەلیمە برینار ئەوانی تر برینەکانیان سووکە. لە هێرشەکەدا چەکدارەکانی داعش لە ناو شارۆچکەی سعدێەوە هێرشیان کردە سەر زاڵگەی کوباشی و لە ناو شارۆچکەی جەلەولاشەوە هێرشیان کردە سەر خاڵە سەربازیەکانی پێشمەرگە لە گوندی وادی عوسەج. سەنگاوی فەرماندەی میحوەری هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکە ئاماژە بەوە کات جیاواز لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ چەکدارەکانی داعش ناوچەکە تەنها ناوچەیە بێ پشتیوانی لایەنی دەرەکی لەلایەن هێزی پێشمەرگەوە پارێزرێ. ئەمە لە کاتێکدا دەنگۆی بوونی هێزە لە ناوچەکەدا هەیە. ئەوەی ئێمە زیاتر شانازی پێوەکەین ئێرە تەنیا بە دەست و پەنجەی ئەم فەرماندە و پێشمەرگە خارەمانە ناپارێزرێت، نە فڕۆکەی هاوپەیمانان و نە فڕۆکەی هیچ لایەک و نە هیچ لایەک تاکوی ساکە پشتیوانی لێ نەکردوین. ئەوەی پشتیوانی ئێمە بێ قارەمانەتی ئەم پێشمەرگانە و لولەی تفەنگ و چەکە قورسەکانی هێزەکانی پشتیوانی دووە کە لێرە پشتیوانیمان لێ. یەکێتی نیشتیمانی لە ناوچەکە خۆی بە یەکەم هێزەبینێ و خۆی بە خاوەنی جەماوەری ناوچەکە ئەزانێ. لە ماوەی ڕابردووشدا کۆنتڕۆڵ نەکردنی جەلەولا وەک لەنگیەک بەرامبەر بە یەکێتی بەکارهێنراوە لە کاتێکدا سەرکردەکانی ئەو حیزبە باسییان لە ناردنی هێز بۆ کۆبانیە کرد. کۆنتڕۆڵکردنی جەلەولاش بەلای سەنگاویەوە وەختی نەهاتووە و لە ئێستەشدا ئازادکردنی زیانی زیاترە بۆ هێزەکانی پێشمەرگە. ئێمە نامانوێ بچینە جێگایەک کە قازانجی تیانەنیست. جەلەولا شارێکی وێرانە پڕێتی لە بۆ ئەوانە وەختی ماوە. بەپێی هەندێک سەرچاوە چەکدارەکانی داعش لە نێو شارۆچکەی جەلەولا و سەعدێ خۆیان کۆ کردووەتەوە و لە ماوەی ڕابردووشدا ژمارەی چەکدارەکانیان لەو دوو شارۆچکەیە زیاد کردووە. ناوبەناوی شێرشەکەنە سەر خاڵە سەربازیەکانی هێزی پێشمەرگە لە سنوورەکەدا. مەریوان حەسەن NRT زاڵگەی کوباچی. سەرڕای ئەوەی ناحەی سلێمانبەگ لە لایەن پێشمەرگە و هێزە شیعەکانەوە کۆنتڕۆڵ کراوەتەوە، بەڵام بەوتەی بەرپرسانی پێشمەرگە تا ئێستاش ناوچەکە مەترسی داعشی لەسەر ماوەتەوە. سەرباری ئەوەی ناحەی سلێمانبەگ و گوندەکانی دەوروبەر لەلایەن هێزەکانی پێشمەرگی کوردستان و هێزە شیعەکان کۆنتڕۆڵ کراوە، بەڵام تا ئێستا مەترسیەکانی داعش ماوە بۆ سەر ناوچەکە. هەروەکو بەرپرسانی هێزەکانی پێشمەرگە ئاماژەی پێدەدەن بەشێکی زۆر لە دانیشتوانی گوندەکان بە ڕۆژ سەرقاڵی کاری ڕۆژانی خۆیان و بەشەوانیش پەیوەندی بە چەکدارانی داعشەوە دەکەن. تەواوی هێزەکانیش لە کۆکردنەوەی زانێری تەواودان لەسەر ئەو کەسانە بەمبەستی دەستگیرکردنیان. بە حکومیەوە ئێمە لەم ناوچەیە نزیکەی 4 مانگە لەم ناوچەیە تێگەیشتوین و لە ئوسلوبی خەڵکی ناوچەکە و لە ئوسلوبی تیرۆریستان و چەتەکانی داعش ئەوانەی لەم ناوچەیە ئێمە معلوماتی باشمان هەیە زۆر جار بە شەو داعش بوونە و شەڕیان کردووە هاوکاری ئەوانیان کردووە شەڕیان لەگەڵا کردوین و بە ڕۆژیش پیاوێکی عەشایر بۆیان شوانێک بووە لەو دەشتە. لە ماوەی ئەو 3 مانگەی کە ناحەی سلێمانبەگ و گوندەکان لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدا بوون، بەشێک لە هاوڵاتیان لە شوێنەکانی خۆیان مابوونەوە هەرمەشوای کردووە گومان لەلای هێزە ئەمنیەکان دروست بکات لەوەی دەستیان لەگەڵ داعشدا هەیە، ئەگینا چۆن توانیویانە لەو ماوەیەدا بە ئازادانە هاتوچۆ بکەن و
ترسیان لە چەکدارەکان نەبێت. داعش لێرە بوونی هەیە ڕاستە کە بوونی هەیە بەڵام زۆربەی زۆری خەڵکی ئەم منتیقا لەگەڵ چەکدارەکانی داعشن ئێمە دائیمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەین و علاقی خۆمان پتە دەکەین لەگەڵ ئەو هێزانەی کە لێرە دژی داعشن و ئەوان بە براو کە سوکاری خۆمان دەزانین لەبەرەوەی ئێمە دوژمنەکەمان ئێکە و دڵنیاش من خەڵکی کوردستان کە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە لە ئامادەباشی داین. بە پێی زانیارانەی کە دەستی ئەنارتی کەوتون چەندین کەس لە سووری ناحێ سلێمانبەگ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە فەرمانی گرتنیان هەیە چونکە لە ماوەی چەند مانگی ڕابردوو بە ئێستاشەوە بە بەردەوامی هاوکاری چەکدارانی داعشیان کردووە هەر بۆی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بەمبەستی دەستگیرکردنی ئەو کەسانەی کە ڕێگە خۆشکەرن بۆ ئەوەی داعش هێرش بکاتە سەر پێشمەرگە و هاوڵاتیە کوردەکانی سونرەکە. دیار جەمال ئەنارتی، ناحێ سلێمانبەگ. قۆناغی نوێی پێشڕەوەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە قۆناغی کۆنتڕۆڵکردنەوەی قەزای شنگال دادەنرێ. ئەمەش لە دوای ئەوە دێکە پێشمەرگە توانوێتی سنووری ناحەی زومار کۆنتڕۆڵ بکاتەوە. لە سەرەتای مانگی شەشی ئەم ساڵ چەکدارانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش شاری مووسڵیان کۆنتڕۆڵ کرد. دوابەدوای ئەوە هێرشیان کردە سەر سنووری قەزای شنگال لە ڕۆژانی سێی مانگی ئاب قەزای شنگالیان کۆنتڕۆڵ کرد. قەزای شنگال بۆ 3 مانگ دەڕوات لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. کوردیشگرتنەوەی قەزاکەیان بەلاوە گرنگە لەو ڕۆ ئێزیدیەکان لەلایەن چەکدارانی داعشەوە ڕوبەڕووی جینۆسایت بوونەتەوە. هەر ئەوە ژوای کرد لە سەرەتای مانگی دەی ئەم ساڵ کاتێک هێزەکانی پێشمەرگە هێرشیان بۆ سەر سنووری بەعشی قەوڕەبێ ئەچڕ کردەوە. سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی ڕاستەوخۆ سەرپەرشتی بەرەکانی شەڕی پێشمەرگەی کرد. لە دوای کۆنتڕۆڵکردنی سنووری ڕەبیعە و دەوروبەری 25 ئەم مانگە هێزەکانی پێشمەرگە توانیان ناحەی زومار و نزیکەی 15 گوند لەو سنوورە لا چەکدارانی داعش پاک بکەنەوە و چەکدارانیان ناچار بە پاشەکشە کرد. دوای ئەوەی داعش توانیان قەزای شنگال و دەوروبەری کۆنتڕۆڵ بکەن بەو هۆیشەوە دایان هەزار هاوڵاتی ئێزیدی ئاوارە بوون و ژمارەیەکی زۆریشیان دەست بەسەر کران بە تایبەت ژنان و کچان. لەو کاتەدا حکوومەت هەرێمی کوردستانیش ئەو ڕووداوی بە کارەسات و جینۆسایت لە قەڵەمدا. عەلی عەونی بەرپرسی لقی شێخانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کۆنتڕۆڵکردنەوەی شنگال پێویستە و دەبێ ئەو کارەش بکرێت چونکە سەرکردایەتی کورد و حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریان داوە دەبێت بە هەر شێوەیەک بێ شنگال کۆنتڕۆڵ بکرێتەوە. ئەو پێی وایە کۆنتڕۆڵکردنەوەی شنگال ئاسان نییە بەڵام وەک ئەو دەڵێت سەرکردایەتی کورد بڕیاری داوە نابێ ڕابوەستین ناوچەکە کۆنتڕۆڵ بکرێتەوە. ئاسانە یان ئاسان نییە ئەمە کارێکی پێویستە و دەبێ ئەنجام بدرێت. لە ئێستادا ژمارەیەک هێزی پێشمەرگە و خەڵکی ناوچەکە لە سنووری چیای شنگال چەکیان هەڵگرتووە. پەیتا فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا هۆپەیمانان هێرش دەکەنە سەر چەکدارانی داعش لە سنوورەکە و ئەوە ژوای کردووە داعش نەتوانێت چیای شنگال کۆنتڕۆڵ بکاتەوە. دوای پاشەکشە پێکردنی داعش لە زومار شەڕ نزیک بۆتەوە لە شنگال و لە نوێترین پێکادانی هێزەکانی پێشمەرگە و داعش کە ڕۆژانی ڕابردوو ڕوویدا لە ناوچەی سومە لە باشووری شنگال فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا داعشیان کردوتە ئامانج و لە هەمان ناوچە و زیانیان پێگەیاندون. هەر لەبارەی هێرشی پێشمەرگە بۆ سەر داعش لا دوای لێدوانی لەبارەی شەڕی نێوان چەکدارانی داعش و پێشمەرگە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە دیدارێکی لەگەڵ نوێنەری وڵاتانی هاوپەیمان لە شەڕی دژی داعش ڕایگەیاند. داعش توانای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی پێشمەرگەی نەماوە. لە قۆناغی ئێستادا پشتیان بە خۆکوژ و دانانی تەقەمەنی مین و بۆمبی چێندرا و بەستووە. بەرگارە ڕۆژی شەممە لە زۆربەی وڵاتانی جیهان خۆپشاندان بۆ پشتگیری کۆبانەی ئەنجام بدرێت و 43 لایەنی سیاسی هەر چوار پارچەی کوردستانیش داوا دەکەن گەلی کورد لە سەرجەم وڵاتان و پارچەکانی کوردستان بەشداری فراوان بکەن لەو خۆپشاندانانەدا. لە بانگەوازێکدا نوێنەری ئەو 43 لایەنە سیاسیە داوا لە سەرجەم کوردانی دانیشتووی هەر چوار پارچەی کوردستان دەکەن ڕۆژی شەممە بە خۆپشاندانێکی هێمنانە پشتگیری لە کۆبانێ بکەن و داواش لە کوردانی دەرەوەی وڵات دەکەن بێنە سەر شەقامەکان بۆ پاڵپشتی لە کۆبانێ. ئەو بانگەوازە لە کاتێکدا کە پارتی کۆمەڵگەی گەلان هەدەپە لە بەیاننامەیەکدا داوای دەکرد وەک چۆن گەلی کورد بەرگری لە کۆبانێ کرد بۆ بەردەوامی لەو پشتگیریە پێویستە بەشداری فراوان لە خۆپشاندانەکاندا بکرێت. بەرگاریشە ژمارەیەک بیرمەند و نووسەر و ڕووناکبیر و وەرگری خەڵاتی نۆبڵ لە جیهاندا بەشداری لەو خۆپشاندانانە بکەن. ئەمڕۆ مرۆڤایەتی لە بەردەم هەڕەشەیەکی گەورەدایە.
ئەو ڕووداوانەی ئەم دوایەی کوردستان چ لە شنگال و چ لە کۆبانێ وای کردووە کەرامەتی مرۆڤایەتی بکەوێتە ژێر مەترسیەکی گەورە. ئەمڕۆ 44 ڕۆژە شەروانان لە کۆبانێ لە بەرخودانێکی بێوێنەدان و جیهانیان سەرسام کردووە. ئەمانە هەمووی وایان کردووە کۆمەڵێک کەسایەتی بیانی لە نووسەر و بیرمەند و وەرگرانی خەڵاتی نۆبل بۆ ئاشتی و پەرلەمانتاران و چەندین کەسایەتی ناسراوی بیانی بۆ ڕێزگرتن لە بەرخودانی کۆبانێ و پشتیوانیکردن لە گەلی کوردستان و ڕسواکردنی ڕێکخراوی تیرۆریستی داعش بێنە دەنگ و بڕیاری ئەوەیان داوە ڕۆژی شەممە ڕێکەوتی 2014 لە سەرتاسەری جیهان خۆپیشاندانێکی هێمنانە ئەنجام بدەن. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕایگەیان هێزەکانی پێشمەرگە پابەندن بە یاسا نێونەتەوەیەکانەوە و هیچ گوندێکیش لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە تێک نەدراوە. جەبار یاوەر لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک کەناڵ و ماڵپەڕ و میدیای وڵاتی هۆڵەندا چەند زانیاری و هەواڵی ناڕاست و بێبنەمایان لەسەر زمانی کەسێک کە هیچ پەیوەندیەکی بە هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگەوە نییە بڵاو کردەوە. ئاماژەی بۆش داوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ دیلی جەنگ پابەندن بە یاسا نێونەتەوەیەکانەوە و هیچ گوندێکیش لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە تێک نەدراوە. وتیشی ئەوەی گوندەکان بۆم ڕێژ دەکات و لە پاشاندا دەیتەقێنێتەوە ئەوە چەکدارەکانی ڕێکخراوی داعشە. جەبار یاوەر ئەوەشی خستۆتە ڕوو بەڵگەی سەلمێنەری ناڕاستی و دروستی ئەو زانیاری و هەواڵانەی لەو مێدیایانە بڵاو بوونەوە بوونی ژمارەیەکی زۆر هاوڵاتیە لە نەتەوەی عەرەب لە شار و شارۆچکەکان و کامپی ئاوارەکان لە هەرێمی کوردستان و میدیاکاران. کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە داوای بەستنی کۆنگرەی نەتەوەیی لە هێز و پارتە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان کرد. لە ڕاگەندراوێکدا هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردی لە ئێستادا بە کارێکی گرنگ وەسف کردووە بۆ پێی کە هەڕەشە و مەترسیەکانی سەرگەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان زیاتر بوون بۆ ئەوەش کورد پێویستی بە ئامادەسازی هەیە. لە بەشێکی ڕاگەندراوەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە کە ئێستا دۆخەکە هەستیارە و گەلی کورد بەتایبەت لە باشوور و ڕۆژئاوای کوردستان لە بەردەم مەترسی و هەڕەشەی داعشدایە بۆ ئەوەش پێویستە هێز و لایەنە سیاسیەکان لە هەر چوار پارچەی کوردستان یەک بگرن و ڕوبەڕووی مەترسیەکان ببنەوە. بڕیار بوو ساڵی ڕابردوو کۆنگرەی نەتەوەیی کورد لە هەرێمی کوردستان ببەسترێت و دەستەیەکی باڵای ئامادەکاری کۆنگرەکەش پێکێنرا، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان هێزە سیاسیەکانەوە تا ئێستا کۆنگرەکە نەبەستراوە. وچانێک و هەوڵی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و گۆڕان. تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. بەشێک لە هێزەکەی پێشمەرگە گەیشتە ناو کۆبانێ و فڕۆکە جەنگەکانی ئەمریکاش بەردەوامن لە بەردومانکردنی مۆڵگەکانی داعش لە دەوروبەری کۆبانێ. شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگە و داعش لە جەلەولا و سەعدیە ڕوویدا. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن شەڕەکە قورس بووە و شەکدارێکی زۆری داعش بەشداریان تێدا کردووە. یەکێتی و گۆڕان لیژنەیەکی باڵا پێک دەهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوانیان و بڕیارە یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانیش بەو لیژنەیە بەسپێدرێت. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزۆتنەوەی گۆڕان لیژنەیەکی باڵا پێک دەهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانی نێوانیان و مەکتەبی سیاسی یەکێتیش تاوتوێی ناکۆکیەکانی هەردوو لای کردووە لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی. قادر حەمەدجان ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی بە NRT ڕاگەیاند لە دوا کۆبنەوەی مەکتەبی سیاسیدا بڕیاریان داوا لیژنەیەکی باڵای یەکێتی پێک بهێنرێت بۆ کۆبوونەوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بە مەبەستی ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان.
قادر حەمەجان ئاشکراشی کرد یەکێتی دەیەوێت بە زوویی ئەو کۆبوونەوەیە لەگەڵ گۆڕاندا ئەنجام بدات. بە پێی زانێرەکانی NRT ئەو لیژنەی یەکێتی لە ئاستی مەکتەبی سیاسیدا دەبێت، بەڵام هێشتا پێک نەهێنراوە و چاوەڕوانی ئەوەن بزانن پێکهاتەی لیژنەکەی گۆڕان چۆنە، واتە ئەگەر لیژنەکەی گۆڕان نەوشیرۆان مستەفا سەرپەرشتی بکات، ئەوە یەکێتیش کۆسر ڕەسوڵ بۆ سەرپەرشتی لیژنەکەیان دادەنێن. هەر بەپی ئەو زانیاریانە پێدەچێت کۆبوونەوەی لیژنەی باڵای یەکێتی گۆڕان هەفتەی داهاتوو ئەنجام بدرێت. بە جۆرێک لەسەر یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی گفتوگۆ بکەن و بەبێ ئامادەبوونی لایەنی سێهەم وەک ناوبژیوان و نێوەندگیر. سەرچاوەیەکی باڵای بزوتنەوەی گۆڕانیش بە NRT ڕاگەیان تا ئێستا گۆڕان ئەو لیژنەی پێک نەهێناوە و بە فەرمیش لەلایەن یەکێتیەوە بۆ ئەنجامدانی ئەو کۆبوونەوەیە ئاگادار نەکراونەتەوە. فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر داوا دەکات هەریەکە لە پۆستەکانی جێگیری یەکەمی پارێزگارە و 2 قایمقام و 5 بەڕێوەبەری ناحیەی پێ بدرێت. فراکسیۆنی یەکێتیش داوای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەکات. بەڵام تا ئێستا وەڵامی داواکاریەکانی یەکێتی و گۆڕان لەلایەن پارتیەوە نەدراوەتەوە. هەوڵەکان بۆ بەشداریکردنی سەرجەم لایەنە براوەکانی هەڵبژاردن لە دەسەڵاتی خۆجەیی پارێزگای هەولێر بەردەوامە و بە فەرمیش داواکاری لایەنەکان بە مەبەستی بەشداریکردنیان ئاشکرا بوو. بچوتنەوەی گۆڕان داوای هاوبەشی لە بەڕێوەبردننی ئیدارەی پارێزگای هەولێردا دەکات و داوای هەریەکە لە پۆستەکانی جێگیری یەکەمی پارێزگار و 2 قەزا و 5 بەڕێوەبەری ناحیە دەکات. بەڵام تا ئێستا پارتی وەک براوە یەکەمی هەڵبژاردن ڕەزامەندی لەسەر پێدانی ئەو پۆستانە بە گۆڕان دەرنەبڕیوە. کۆمەڵێک داواکاری پێشکەشی لایەنی پارتی کردووە، ئەوانش لە دوا کۆبوونەوەدا وەڵامیان داینەوە، بەڵام وەڵام دانەوەکەی ئەوان لە ئاستی پێویست نەبوو، هەموو داواکارەکانی ئێمەی جێبەجێ نەدەکرد. بۆیە ئێمەش ڕازی نەبووین لەسەر ئەوەی ئەوان کە پێشنیاریان کردبوو ئەلتەرناتیفیان دابووینێ لە زیاتی ئەوەی ئێمە داوامان کردبوو. براوەی دووەم لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لیستی یەکێتیە داوای سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەکات. ئەمە لە کاتێکدایە ئەو پۆستە پارتی بە هاوپەیمانێتی لەگەڵ کۆتاکان بۆ خۆی یەکلایی کردوتەوە. بۆیە لە ئێستادا لیستی سەوز لە ئەنجومەنی پارێزگای هەولێر چاوەڕێی کۆبوونەوەی وەفدی خۆیانن لەگەڵ پارتی بۆ یەکلاییکردنەوەی پێدانی ئەو پۆستە بەیەکێتی یان ڕەتکردنەوە لەلایەن پارتیەوە. داوای سەرۆکی ئەنجومەنمان کردووە، بەڵام ئێستا ئیشەکە لە دەست ئەوانە، ینی ئەوان نەتوانین یەکلایی بکەنەوە. ئێمە وەکو فراکسیۆنی سەوز بە حەق خۆمانیان نزانین کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ یەکێتی بێ. ئەگەرچی لە ئێستادا هەریەک لە پۆستەکانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەدەست پارتیەوەن، بەڵام لیستی سەوز سوورە لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا. لە بەرامبەردا بەرپرسانی پارتی چەند جارێک ئەوەیان ڕەت کردوتەوە کە ئەو پۆستانەی هەڵبژاردنیان بۆ کراوە بیدەن بەلایەنەکانی تر. بەو پێی لە پێشووتردا پارتی و لیستی کۆتاکان بەڕێکەوتن ئەنجومەنی پارێزگایان پێکهێناوە و هەڵبژاردنیان بۆ پۆستەکانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن کردووە. دوودڵ نەبووی لەوەی کە کاتێک پارێزگار و سەرۆکی ئەنجومەنمان هەڵبژارد، یعنی ئەگەر دوودڵیمان هەبا ئەو ئیشەمان ناکرد. ئێستا کە سەرۆکی ئەنجومەنمان هەڵبژاردیا بەلایانی ئێمە و بەلای پارتی ئێمە یەکلا بووینەوە. قسە لەسەر ئەو پۆستانە ئەکری ئەوانەی ماون، قسە لەسەر ئەوە ناکرێ سەرۆکی ئەنجومەن ئایا بۆ چێبی بۆ چێ نەبێت، چونکە هەڵبژاردرێت ئەوە یەکلا بوویتەوە. پۆستەکانی تر ئیسیفادە لێ بکەن، واز لە پۆستی سەرۆکی ئەنجومەن بێنێ. حکوومەتی خۆجەیی هەولێر بەڕێکەوتنی نێوان لیستی پارتی و کەمینەکانی ناو ئەنجومەن پێکهێنرا و بەشداری بە لیستەکانی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو نەکرا. ئەمەش ناڕەزایی ئەو لایەنەی لێکەوتەوە. پارتی دیموکراتی کوردستانیان بەوە تۆمەتبار کرد کە تاکڕاوانە دەیەوێت دەسەڵاتی خۆجەیی پایتەخت بەڕێوە ببات. ڕێبوارکاکەی NRT هەولێر. هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق لە کۆبوونەوەی دوێنەی پەرلەمانی عێراقدا ڕایگەیاند بە زووترین کات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرن، بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە کاتی ناردنی پارەکە و بڕەکەی بدات. دوێنێ هەریەک لە وەزیرانی دارایی و پلاندانان و نەوتی عێراق بە مەبەستی خستنەڕووی کێشەی دارایی ئامادەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بوون. هاوکات ئەردەڵان نورەدین پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق بە NRT ڕاگەیاند لە کۆبوونەوەکەدا هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق باسی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کرد و جەختی کرد بە زووترین کات موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرن، بەڵام ئاماژەی بە کاتی ناردنی پارەکە و بڕەکەی نەدا.
هەروەهاوتیشی ئەو پارەیە کە بڕیارە بەم نزیکانە بۆ فەرمانبەرانی هەرێم بنێردرێت وەک سولفە ڕەوانە دەکرێت تا ئەو کاتەی وەفدی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا و ڕێکەوتنی کۆتایی لەسەر پرسی نەوت و چۆنیەتی هەناردەکردنی دەکرێت. وتەبێژی نووسنگەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند کێشەکانی نێوان بەغدا و هەولێر بەرەو چارەسەرکردن دەڕوات نەک توندبوونەوە و کوردیش بەشێکی سەرەکی پرۆسەی سیاسین. رافد جبوری وتەبێژی نووسنگەی سەرۆکوەزیرانی عێراق بە ڕۆژنامەی شەرق لەوسەتی ڕاگەیاندووە وەزیرەکانی کورد لە بەغدا ڕۆڵیان هەیە لە شارەسەرکردنی ناوکۆکیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و دەنگێکی بەهێزن لەناو حکوومەتی عێراقدا. رافد جبوری ڕاشگەیاندووە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا لە ئێستادا ئەو توندیەی جارانی نەماوە و بەرەو ئاسایی بوونەوە دەڕوات. سەبارەت بە بودجەی 2014 عێراقیش وتەبێژی نووسنگەی سەرۆکوەزیران ئاماژەی بۆدا ئەنجومەنی وەزیران جددیە لە سەرپەسەندکردنی بودجەکە و ڕەوانەکردنی بۆ پەرلەمان. ڕاشی گەیاندووە لە کۆبوونەوەی سێشەمەی ئەنجومەنی وەزیراندا پرۆژە بەرگاری بودجەی 2014 بابەتێکی سەرەکی گفتوگۆکان بووە. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان داوای کرد لە زووترین دەرفەتدا ئەنجومەنی هەرێمی کوردستان بۆ نەوت و گاز بانگهێشتی پەرلەمان بکرێت و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدەنەوە لەسەر سیاسەتی حکوومەت بەرامبەر بە قەیرانی دارایی و سوتەمەنی. فراکسیۆنی گۆڕان ئەو داوایی لە ڕێی یادداشتێکەوە داوەتە سەرۆکاتی پەرلەمان و ئاماژەشی بەوە داوە قەیرانی سوتەمەنی سەرەکیترین سەرچاوەی کێشە و ملانەکانی نێوان هەرێم و بەغدایە و بەرزبوونەوەی نرخی بنزین و غازی ماڵانیش لە ئێستادا هەر بەهۆی ئەو کێشەوەیە. فراکسیۆنی گۆڕان داواشی کردووە لە زووترین دەرفەتدا ئەنجومەنی نەوت و گاز بچنە پەرلەمان و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بدەنەوە سەبارەت بە سیاسەتی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و سوتەمەنی. وەک لە یادداشتەکەدا هاتووە پێشتر داوا کرابوو ئەندامانی ئەنجومەنەکە یان وەزیری سامانە سوشتەکان بچنە پەرلەمان و سیاسەتی حکوومەت بۆ قەیرانی سوتەمەنی و چارەسەرکردنی قەیرانی دارایی ڕوونکەنەوە. ئەنجومەنی نەوت و گازی هەرێم پێک دێت لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەگەڵ هەر یەک لە وەزیرانی سامانە سوشتەکان و پلاندانان و دارایی. هاوڵاتیانی کەرکووک نیگەرانن لە ئازادکردنی چەند تۆمەتبارێکی دۆسەی تیرۆر و داوا دەکەن ئەو تۆمەتبارانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە و ئازاد نەکرێن. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش ڕایگەیاند ئازادکردنی تۆمەتبارەکان لەلایەن دادگاوە پەیوەندی بە ئەوانەوە نییە و دادگا خۆی بەرگار دەدات. لە دوای ساڵی 2023 و پاش ڕوخانی ڕژەمی باس چەندین گروپی توندڕە و دروست بوون و لەو کاتەوە دەستیان کردووە بە کاری تیرۆریستی لە ڕێگەی تەقینەوە و کوشتنی هاوڵاتیان لە سەرجەم پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق. پارێزگای کەرکووکیش قوربانی گەوری داوە بەهۆی تەقینەوە و کردەوە تیرۆریستیەکان سەدان هاوڵاتی شارەکە بوونەتە قوربانی. هاوکات لەگەڵ کردەوە تیرۆریستیەکان لە پارێزگای کەرکووک ڕۆژانە کەسانی گومانلێکرا و تۆمەتبار لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایش دەستگیر دەکرێن. بەڵام ئەوەی بۆتە هۆکاری نیگەرانی هاوڵاتیانی کەرکووک و دەستگامنیەکان هەندێک جار تۆمەتبارە دەستگیرکراوەکان دوای دادگایی کردنیان ئازاد دەکرێن و تا ئێستاش بەڕوونی دیار نییە هۆکاری ئازادکردنی ئەو تۆمەتبارانە چییە؟ دوای ویلایە ئێمە هەرچی هەڵێن هەرچی ئەترافیەکەن ئەچێتە لای حاکمی تر لێ بە کەیفی خۆی قساکە هەندێک جار بە درۆڵێ من ئەمە قسەی من نییە ئەمە من تعزیب کرام ئەوە من وام کردووە لەوێ نازانم ئیتر تحقیقەکە چۆرە چۆر نییە بەڵێ ئێمەش گلەیمانەیە گلەیمان لەوەیە ئیرهابی بەربووە و معلوماتیشمان هەیە. بە پێی زانیاریەکانی NRT کە لە سەرچاوەیەکی ئەمنی دەستکەوتووە هەندێک کات تۆمەتبارەکان لە کاتی دادگای کردنیان بەهۆی نەبوونی شایەت حاڵ لەسەر تۆمەتی ئاراستەکراو بۆیان یان بەهۆی نەبوونی سکاڵا لەسەریان ئازاد دەکرێن. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش دەڵێت ئازادکردنی تۆمەتبارەکان لەلایەن دادگاوە پەیوەندی بە ئەوانەوە نییە و دادگا خۆی بڕیار دەدات. هەموو کارەکان لە جێر دەستی ئێمە دانیە ئەوەی کە حاکم بەری بداتن ئەوە بە خۆتان دەزانن کێشەکە دەکەوتە بەردەستی حاکم. خۆشتان باش دەزانن کە ماوەیەکی زۆر بوو ئەو تیرۆرستانە زیاتر لە منتیقەی حەویجە بوون واروە حاکمەکانیش لەوێ دەر مەسەرەن ئەوە بوون مەسەرەن حاکمەکان قراراتی خۆیان دەداتن وچی زۆر جاریشەوە قرار کە نەدرابیتن خۆتان دەزانن زروفەکان چۆن بووە. بەهۆی بوونی پێکهاتە نەتەوەی و ئاینە جیاوازەکان بەشێک لە تۆمەتبار و ئەندامانی ڕێکخراو توندڕەوەکان ئاسانتر لە شارەکانی تر دەتوانن خۆیانی لێ حەشار بدەن و هاوکات دەستگا ئەمنیە جیاوازەکانی ئەو شارەش ڕۆژانە و بەردەوام لە هەوڵی دەستگیرکردنی تۆمەتبارەکانن
کە دوجار هەندێکیان بەهۆی نەبوونی سکاڵا لە سەریان و نەبوونی شاید حاڵ لەسەر ئەو تۆمەتانی ئاراستیان کراوە ئازاد دەکرێن. بەرزانی مەلامین NRT کەرکووک. نیۆڕۆی دوێنێ پێشمەرگەیەک لە شەقامی سالمی شاری سلێمانی هەوڵی خۆکوشتنیدا، بەڵام پاش ڕووداوەکە گەیەندرایە نەخۆشخانە و لە ئێستادا باری تەندروستی ناجێگیرە. چەند کاتژمێرێک دوای ئەو ڕووداوە لە بناری چیای گۆیژەی شاری سلێمانی تەرمی ئەندازیارێکی بەڕەگەز ئێرانی لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا دۆزرایەوە. هاوڕێ محەممەد ئەو پێشمەرگەیەیە کە لە شەقامی سالم لە شاری سلێمانی هەوڵی خۆکوشتنیدا بەوتەی شاید حاڵەکانی نزیک ڕووداوەکە ئەو پێشمەرگەیە نزیکەی 15 خولەک پێش خۆکوشتنەکەی لە ئۆتۆمبیلێکی جۆری تەکسی لەو شوێنە دادەبەزێ و بۆ ماوەی چەند خولەکێک لەسەر شۆستەکە دادەنیشێت و وەک ئەوەی چاوەڕوانی کەسێکی کردبێت. شاید حاڵەکان چیرۆکی خۆکوشتنی ئەو پێشمەرگەیە بۆ NRT دەجێرنەوە و دەڵێن پێشمەرگەکە چەکی بەشانەوە بووە بۆ چەند جارێکیش پیاسەی بەو شەقامەدا کردووە، بەڵام لە ناکاو مەخزەنی کلاشیکۆفەکەی دەهێنێتە دەرەوە و تەنها فیشەچێک بە چەکەکەی خۆی ئەنێت بەژێر ملیەوە. هات بە دەرو کەسێم کرد برادێکمان بە جلی مڕقەتەوە کە دەرکەوت برادبرایی پێشمەرگەمانە لەوێ کەوتە بوو خوێنە هاتە خوارەوە تفانگەشی بەهان شێوە لە تەریشتەوە بووم وەکو هاوکاریشی ئینسانی کەسێم کرد هەناسەی تقریبا نەما بووم کە دەم کرد کەسێم کرد قڵۆ خوێن بەرخۆش گرتۆ پاک کردوانێ و زۆر سپاسی ئەو بەڕێزەم کە شۆفێری ئاب بووم نەخۆشی بێ بوو هاوکاری کردین و گیانی خەسانە. هاوڕێ محەممەد دانیشتووی شاری سلێمانیە و لاریزەکانی یەکەی هەفتادایە و خێزاندارە و خاوەنی دوو منداڵە. هەرچەندە تا ئێستا هۆکاری ئەو ڕووداوە بۆ لایەنە ئەمنیەکانیش ئاشکرا نەبووە، بەڵام کە سوکارەکەی دەڵێن کاکوڕەکەیان هیچ کێشەیەکی لەگەڵ خانەوادەکەی و کەسی دیکەشدا نەبووە، بەڵام باریدارایی لە ئاستێکی باش دانیە، هەرەوەش بە تاکە هۆکاری هەوڵی خۆکوشتنی دادەنێن. ئێمە تا ئێستا هۆکاری ئەو حاڵەتە نازانین چ ئایا نەخۆشی نەفسیە یا کێشەی تری هەیە. بەداخەوە پێشمەرگەی لەوێ فیشەکی ناوە بەسەری خۆیەوە و هێزەکانی پۆلیسی فریاکەوتن توانیوانە بیگەن نە خەسەخانە لە هەوڵی نەشتەرگەریایە، بەڵام باری تەندروستی جێگیر نییە. زانیاریە پزیشکیەکان ئەوە دەردەخەن ئەو پێشمەرگەیە فیشەکەکەی بەژێر ملی خۆیەوە ناوە و لەسەریەوە دەرچووە، هاوکات دەست بەجێ گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە و نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە، بەڵام تا ئێستا باری تەندروستی ناجێژیرە. هەر لە شاری سلێمانی و لە ڕووداوێکی جیاوازدا ئەندازیارێکی بەڕەگەز ئێرانی لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا لە بناری چیای گۆیژە بە کوژراوی دۆزرایەوە. ئەو ئەندازیارە لە کۆمپانیایە کاری کردووە و پۆلیسیش ئاماژە بەوە دەکات شوێنەواری چەخۆ بە ملیەوە دیار بووە و دوای کوشتنیشی هەر لەناو ئۆتۆمبیلەکەیدا سوتێنراوە. تا ئێستاش وردەکاری تر لەسەر ڕووداوەکە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بڵاو نەکراوەتەوە. فەرمان محەممەد NRT سلێمانی. لە بەرامبەر ئەوەی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان ڕوویان لە ناوچەکانی گەرمیان کردووە، لە ئێستادا لە گەرمیان ڕێکخراوە ناوخۆیەکان و نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان لە ڕێگەی خولی ڕاهێنانەوە دەیانەوێت هاوڵاتیان بەکاری خۆبەخشی ڕابهێنن. عێراق لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕوبەڕووی گەورەترین گۆڕانکاری بووەوە. ئەو گۆڕانکاریانە دەرگای چەندین قەیران و کاری تازەیان بە ڕووی هاوڵاتیاندا کردەوە. هاتنی ئاوارە بۆ هەرێمی کوردستان و یارمەتیە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارەکان جگە لە قەیران دەرگای کارێکی نوێی بە ڕووی هاوڵاتیان یارێمی کوردستاندا کردەوە، ئەویش کاری خۆبەخشیە. چالەکانی بوارەکەش لە هەرێمدا ئاماژە بەواکەن بەهۆی تازەیی کللتوری خۆبەخشین کارەکە بە هەرێمی کوردستان نامۆیە بە بەراورد بە وڵاتانی تر. بەداخەوە کە واقعەوەی لە هەرێمی کوردستانە کەلتوری خۆبەخشی لە نزمترین ئاستەکانیەتی لەسەر ئاستی میلی کەم کاری خۆبەخشی ئەکرێ. لە ئێستادا ڕێکخراوە ناوخۆیەکان و نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان لە ڕێگەی کردنەوەی خولەوە ئەیانەوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاری خۆبەخشین ڕابهێن و لەگەڵ سەرهەڵدانی گرژی و ئاڵۆزیەکانی ناوەڕاستی عێراق و سووریادا ژمارێکی زۆر ئاواری ئەو دوو وڵاتە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. ئەمەش پێویستی بە بوونی ژمارەیەکی زۆر خۆبەخشەیە بۆ خزمەتکردنی ئەو ئاوارانە. کاری خۆبەخشی لە ئەوروپا مێژوویەکی دووری هەیە و بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام دەدرێت. کاری خۆبەخشی بۆتە کولتور و هاوڵاتیانی ئەوروپی ئەزمموی زۆریان کۆکردوتەوە و
لە چەندین وڵات کاریان کردووە. ناوچەی گەرمیان بە سنوورێکی جوگرافی دیاریکراوی باشووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستانە وترێ. بە پێی هەندێک ئاماری نافەرمی ژماری دانیشتوانەکەی نزیکەی 600,000 کەسە بێ. ناوچەکەش یەکێکە لەو ناوچانەی هەرێم تا ئێستا زۆرینەی دانیشتوانەکەی پابەندی نەریتە کۆمەڵایەتیەکان و ئاوارەش وەک میوانێکی خۆشەوی سەیرەکان. ئەوەندەی کە ئێمە لە مەیدانەکە کارمان کردووە من وەکو توێژەرێک ئەوەندەی کە توێژنەوەم کردووە ئەوم بۆ دەرکەوتووە کە هاوڵاتیانی ناوچەی گەرمیان بە ئەم حەز و ئارزووی کاری خۆبەخشیانتیە لە ماوەی ڕابردووشە ئەمەیان سەلماندووە. بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 100,000 ئاوارە لە سنووری پارێزگای دیالەوە بەهۆی خراپی دۆخی ئەمنیەوە ڕوویان لە ناوچەکانی گەرمیان و گەرمەسێر کردووە. ئەمە جگە لەو ئاوارانەی لە ساڵانی ڕابردوودا بە هەمان هۆکارەوە ڕوویان لە ناوچەکە کردووە. مەریوان حەسەن NRT گەرمیان. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە بۆنەی ڕۆژی دەی محەڕەم و ساڵیادی عاشوراوە ڕۆژی سێشەممەی داهاتوو بکاتە پشووی فەرمی لە سەرجەمدان و دەستگاکانیدا. سەفین دزەیی و تەبێژی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بە NRT ڕاگەیان ڕۆژی سێشەممەی داهاتوو کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی دەی محەڕەم و ساڵیادی عاشورا دەبێتە پشووی فەرمی لە هەرێمی کوردستاندا. دیاریکردنی ڕۆژی سێشەممە بە پشوو لە کاتێکدایە کە ڕۆژی دووشەممە دەکاتە دەی مانگی محەڕەم، بەڵام سەفین دزەی ئاماژەی بۆدا بەهۆی ئەوەی وەقفی شیعی ڕۆژی سێشەممەی دیاری کرد بۆ یادکردنەوەی ساڵیادی عاشورا و لە عێراق دەکرێت بە پشوو، بۆیە لە هەرێمی کوردستانیش سێشەممە دەکرێت بە پشوو. ساڵانە بە بۆنەی ساڵیادی شەیدکردنی ئیمام حوسێنەوە کە بە دەی مانگی محەڕەم ناسراوە و لەلایەن شیعە مەزهبەکانی جیهانەوە بە ڕۆژێکی گرنگ دادەڕێت و ساڵانەش ڕێوڕسمی تایبەتی بۆ ڕێک دەخرێت لە عێراق و هەرێمی کوردستانیش دەکرێت بە پشووی فەرمی لە سەرجەمدان و دەستگا حکوومیەکاندا. ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان بانگێشتی بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکانی سلێمانییان کرد بۆ ڕوونکردنەوە لەسەر قەیرانی کەمی غازی ماڵان. بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکان باسی لەوە کرد بەهۆی کەمی هاتنی ڕێژەی غازەوە لە کێڵگەی کۆرمۆر و کەرکووک ئەو کێشەیە سەری هەڵداوە، بەڵام لە ئێستادا کێشەکە چارەسەر کراوە. لەبارەی فرۆشتنی غاز بە نرخێکی گران بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکان ئاشکرای کرد بە دوواداچوونیان بۆ ئەو بابەتە کردووە. دەرکەوتووە ئەو کەسانە لەلایەن ئەوانەوە غازیان پێ نەدراوە، بەڵکو ئەو غازەی کە دەفرۆشێت تیجاریە. هاوکات پەرلەمانتارانی شڕایانگەیان لە ئێستادا وەزارەتی سامانە سوچتەکان گرێبەستی لەگەڵ یەک کۆمپانیا کردووە بۆ هێنانی غاز، ئەوەش گرفتەکەی زۆرتر کردووە و ئەوانیش وەک پەرلەمانتاران ئاگایان لەو گرێبەستە نییە. ئاماژەشیان بەوەدا لە ئێستادا ڕێگە نادرێت کۆمپانیاکان خۆیان غاز بهێن و پێویستە لە ڕێگەی ئەو کۆمپانیایەوە بێت، ئەوەش وا دەکات نرخی غاز گران بێت. کەمێتی غاز لە کوردستانە وەک پێویست هەیە ئەو کاتە هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە دابشکردنی نەوت و غاز واز لێبێنێ بە شێوەی بەرمیل و بە شێوەی بوتڵ بیر لەوە بکاتەوە پرۆژەی گشتگیر دروستکە کە بە شێوەی بۆری غاز تەوزیعکە بەسەر ماڵەکانە وەکو هەموو وڵاتەکانی دنیاکەی و شارەکانی دنیاکە ئێستا هەیە واز لەم دابشکردە بێنێ کە نەوت دابشەکەن بە شێوەیە کە بەڕاستی ئەکرێ بڵێم حرمەتی مرۆڤ ئینسانی کورد نەماوە ئەوەندە بەدیار بەرمیلەکانیان وەستاوە. ئێستا ڕێگە نادەن کۆمپانیەکان خۆیان بە تانکەری خۆیان نقلیکەن ئیلا بێ لە ڕێگای یەک کۆمپانیاوە بێ کە ناوی کۆمپانیای قەیوانە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان گرێبەستی بەستووە کە تەنها بۆ ئەو هەیە نقلیکە. هیوادارم ئەوە لەسەر هاوڵاتی نەکەوێ و داوا ئەکەم لێرە بە سامانە سروشتەکان ئەو مەسەلەی لەسەر هاوڵاتی نەکەوێ بە شێوەیە بێ کە غاز هەرزان بێ نەگران بێ لەسەر هاوڵات. ئەم کێشەیە قەزای زاخۆی سەر بە پارێزگای دهۆکیشی گرتەوە و دانیشتوانی قەزاکە ژمارەیەک لە فرۆشیارانی غاز بۆ تۆمەتبار دەکەن کە نرخی غازیان بەرز کردوتەوە. لایەنە پەیوەندیدارەکانیش دەڵێن هۆکاری سەرهەڵدانی کێشەی کەمی غاز لە قەزاکەیان بەهۆی ئەوە بووە کە چەند ڕۆژێکە بە پێی پێویست غازیان لە کەرکووکەوە بۆ ڕەوانە نەکراوە. گێمبوونا ڕێژا غازێ di nav bajarî da ser hilda û bi sadan xelê keftine sirayê da û ji ber rêjek ji dukandar û firoşiyarên غازê biha zêde kirîne çunku ne çi çavderîl ser bihayan hene û ne jî ser rewşa kêmiyê hikûmeta xwe cihî hatiye deng. Kudüs'e de ama maadete xwe me ter nakin ji ber hindê çunkin xwaz her daîmen
هەماهەندی ئەمە کوردەوەی هەبەت ئیشەڵا دەوە سۆبەت چونکە گوتی ئەزمە بێ هەنجارە دابژن دەقنینێ جدید على أساس دێبۆمەینن ئەبدی دێ بەدەکەن هەنجار بژن ئەمە خوازە بەرێ بمعنە بەرێ بچێت ئەvە ژێدەری پەیداکردنا غازی هەلوێدەڤەرێ و کۆمپانیەکە ئەهلیە ناهێتە زانین کو بەهرا غازە vێدەڤەرێ چیتە چ جهەکێ و ئەvە چەندە دەسترایە يعني أبد ساعة حاجة أساسية ساعة هاشتا عزيمي هذا حتى ساعة أبد يوزا ويستا أما مجبورين أبد ساعة هاشتا من دهم جواهيرة أمي هو تنسوي قەیران لە دەف خەلکێ تشتێکی غەریب یان نامۆ نینە ئانکو دەمێکی هەستیار و قەیران لە دیف قەیرانێ خودی غازێژی کێمە غازاوانە کێمە مەسن مەفی غاسانی بان مەتەن سەر بیتاقی سەر شێکی ئەودیەکی داوانەمە خودی سیدا مشکله که بخواه غاز کیمه وقتی غاز کیم بد خلقی مجک یک جار یعنی یه قنینه که المال هبد بید دوستی که قد بیش نکن نمین یعنی خلقی ما وی ازمه چید کرد ابخو ازمه نوصای وقتی عالم جد بیشت یعنی وی تضخمه و وی عالمه و ڕێژە غازە پارێزگاها دهۆکێ سنووردارکردیا و ئانکو divê kargehê da heker berî hatine awareyan 1500 qenîn li deverê peydat kirin 1000 qenîn zêde kirin û anku kirîne 2500 qenîn û li ber dergehê kargehê dîsan qeyran e. Yusuf Musa NRT Zaxo هەڵکۆڵینی تونێلی گەلی زاخۆ کە درێژترین تونێلی هەرێمی کوردستانە کۆتایی پێات و تا ئێستاش 160 ملیار دیناری عراقی تێچووە. وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێمی کوردستان لە ناو تونێلەکەوە بە NRT ڕاگەیاند دروستکردنی ئەو تونێلە دەبێتە هۆی بەستنەوەی ڕێگای سەرەکی نێوان هەرێم و تورکیا. هاوکات تونێلی گەلی زاخۆی بە پرۆژەیەکی استراتیژی گرنگ ناوبرد بۆ بەرەو پێشبردننی کەرتی بازرگانی و ئابووری نێوان هەرێمی کوردستان و تورکیا. دەستی خزمەتگوزاریان تا ئێستا بۆ شێوازێکی بە ئاست و خواستی خەڵک پێ نەگەیشتەوە بۆ دڵنیاتان دەکەینەوە چۆن ئەمڕۆ ئەم تونێلەمان لێرە هاتین بەسەر کردەوە و کە پرۆژەیەکی استراتیجیە لە نێتوەرکی ڕێگاوبانی هەرێمی کوردستان هێڵێکی سنووری بازرگانی گەورە هەیە لە بینی هەرێمی کوردستان و تورکیا بۆیە ئێمە بە زەرورمان زانی کە ئەو پرۆژەیە لێرە ئەو پرۆژەیە لێرە زوو دەست پێکەین و زوو تەواوی بکەین بۆیە تا ئێستا کارەکانیشی نەوەستاوە. ناونیشانەکان بەشێک لە هێزەکەی پێشمەرگە گەیشتە ناو کۆبانێ و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاش بەردەوامن لە بەردومانکردنی مۆڵگەکانی داعش لە دەوروبەری کۆمانێ. شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگە و داعش لە جەلەولا و سەعدیە ڕوویدا. فەرماندەکانی پێشمەرگەش دەڵێن شەڕەکە قورس بووە و چەکدارێکی زۆری داعش بەشداریان تێدا کردووە. یەکێتی و گۆڕان لژنەیەکی باڵا پێک دەهێنن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان و بڕیارەیەک لاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانیش بەو لژنەیە بەسپێزێت. هەمیشە لە خۆشیدا بن.